خەلایی دەماغ ممکن نییە زیاد کەم بکە. ئەو ڕۆژەی مناڵەکە لە دایکە بێ سێڵەکانی دەماخی چەندەهی مێشکی، ئەو ڕۆژەش کە ئەمرێ هەرە سێڵانە زیادیان نەکرد. ئەوەش سڕێکی ترە کە ئەبێ کردگارەکە وجودی ئێستای هەبێت لەگەڵ یابێت. سێڵی مێشکیش بە هەمان شێوێ. بۆچی وایە؟ بۆ ئەوی کەسایەتیەکە بپارێزە. سبحان الله کرۆمۆسۆماتەکان تەڵعن ئەمە هەموو کە باسەکەین جیازە. کرۆمۆسۆماتی ئێمەی بەشەر لەگەڵ جێزەرێکا جایە، کرۆمۆسۆماتی جێزەرێک کە نەباتە لەگەڵ فیلێکا جایە، کرۆمۆسۆماتی فیل لەگەڵ هیچ سەگە جایە. بۆیە کاتێک لە کوردستانی دیعایەکیان کردیان وەڵاو بەرازێک لەو سەگە پەڕیوە، یعنی سواری ئەو سەگە مینێ بووە و گەماڵە ئەو دێڵە، وەڵا ئەم بەچکەی لێ بووە مەخلوقێک دروست بووە هەم بەرازە و هەم سەگە. و ئەوانە کە وەختێک مقابلە کران، ئەوانەی کە لە بایۆلۆجییان خوێندووە و لە بڵێن لە بەیتەریە بوون لە خستخانەی بەیتەریەکە باوە شتیوا چۆن ڕوێت، چونکە شتیوا لەلای ئەوان نکوڵین، یعنی شتیوا ممکن نییە، چونکە ئەمە کرۆمۆسۆماتی سەگە هەر سەگین تاجە بێ پێی، ئەمەش کرۆمۆسۆماتی بەرازە هەر بەراز بێن تاجە بێ. لەبەرەوە ممکن نییە ئاژەڵێکی جۆرێکی تر بەرهەم بێن. کرۆمۆسۆماتەکان تایبەتن. کرۆمۆسۆماتەکان لە لەشی ئینسانیشە کەسایەتی ئینسانەکە ئەپارێز. ئەمە خاڵشی زۆر جەوهەری. و ئەوانەی سێڵی مێشکیش بە هەمان شێوەیە. هەر ئەوەنەیە هەتا ئەمرێ، یعنی لە ئەوەڵی ژیانی و هەتاکو ئەخیر ڕۆژی ژیانی دەماخی مێشکی چەند خەلایی چەند سێڵی تایە هەر ئەوەیە زیادی نەکردو. وەلو بەداخەوە هەندێک کەس سێڵەکانی مێشکی 2% پڕ ناکاتەوە ئەمرێ، هەر بەداخەوە ینی هەر استیفادە لەو مێشکە گەورەیە ناکە. طبعا مێشکی ئینسان وەکو ئەڵێن، طبعا وەکو ئەڵێن ئینشتاین لە 123 دەماخی مێشکی بەکارێنا، یعنی لە 177 تری بەکارنێنەوە. ئەی مێشکی ئێمەمانانە بێت چەندمان بەکارێناوێ، ئەمەش هەر داماوین بەس تۆزێک لەسەر و ئەوانی ترەوەی. لەبەرەوە تا زیرێکی خۆت تا زیاتر مێشکت بەکاربێنی استیفادە زیاترەکەی لێشی بێخەم بە، چونکە ئەم خەلایانەوە دروست بوون هەتا 100 ساڵ بژی 120 ساڵ بژی پڕ نابنەوە. هەموو ڕۆژێکیش ئەم عیلمەی تایە، هەموو ڕۆژێکیش مێشک کە 2 کیلۆ بێ، کیلۆیەک و 800 غرام بۆ 2 کیلۆ ئەبێ، هەموو سانیەیەک 2 ملیۆن زانیاری وەرەگرێت. یعنی تەسەووری ناکەی 2 ملیۆن زانیاری لە چرکەیەکە. لە عمر تا چەند زانیاری وەرگرت و هێشتا چەند خەلەی پڕ کردوەوە، زۆر کەم. ئەم مێشکە گەورەیە کە دروست بووە چۆن ئەشێل لە خۆیەوە دروست بوو، چۆن ئەبێ بێ ئەوەی کردگارێکی زانا و دانا و توانا و بەو دیقەتە چۆن ئاوە دروستێ، شتێکی ناممکنە. ئەنجا سەیرەکەشەوەیە ئەم خەلایانە ئەم سێڵانە نوێ نابنەوە چکە نافەوتێن. سێڵی پێستت ئەفەوتێوە ڕاو بە 36 ڕۆژی تر دروست دەبێت. سێڵی خڕۆکە سوورەکانت، خڕۆکە سوورەکان بەشێکن لە خوێن، هەر 100 ڕۆژ خڕۆکە سوورەکانیش دیسان سێڵەکان نوێ بنەوە. لە ناو ئێسقانە مۆخی ئێسقانەکەت کە سوورە، ئەوە مۆخی ئێسقانەکە ئینتاجەکەوەی نێرە بۆ خوێن بە هەموو لە شابڵاویەکات. هەموو شوێنێکی جەستەی تۆ شەریکەیەکە بەردەوام ئیشەکە. تۆ معجبی بە کۆمپیوتەر، معجبی بە ئینتەرنێت، معجبی بە سەعات، معجبی بە غەسالە، معجبی بە ساڕوخێک دەچێتە ئاسمان، بە تارێک لە ئاسمان هەیە، معجبی بە سەیارە، معجبی بە هەر شتێک. هەموو ئەوەی تۆ زۆر پێی معجبی ناکاتە یەکێک بەشێک لەم سێڵانەی کە لە جەستەی تو ئیشەکە. چۆن ئەشێ ئەم تیارێ بە ئاسمانە ئەفرێ کەس دروستی نەکردوێ، ئەم سێڵانە هەمووی بڵێ تەبیعەت درستی کرد، بڵێ خالقێکی نییە کە ساحب ئیرادەیەک بێ و زیندوو بێ بە ئاگا بێ، زانا و دانا و بەدەسەڵاتیش بێ، شتێکی ناممکنە.